وا پەروەردگار هات پۆل ئەخیری مەلایکە دێ و پەروەردگاریش دێ وەک پەڵە هەوری عەجیبی گەورە بە ئاسمانە پۆلی مەلایکە دێت پەروەردگار لەگەڵیانە دێ لەو ڕۆژەیە عەرشی پەروەردگار دێنن لە 8 لاوە فریشتەکان هەڵیان گرتووە 8 فریشتە لە 8 لاوە عەرشی پەروەردگار بە عەظەمەتێکەوە بە هەیبەتێکەوە دێ ئەڵێن پاشای هەموو پاشاکان هاو خوای هەموو خواکان هاو ئای قوڕ بەسەر پاشاکانی دنیا بۆ ئەو ڕۆژە ئای قوڕ بەسەر ملهوڕەکان و ظاڵمەکان و تاغوتەکانی دنیا بۆ ئەو ڕۆژە ئەی ئەوانەی لە دنیاە خۆتان خوکردبوو بەخوا بەسەر عەبدەکانی خواوە لافی خوایەتیتان لێدا ئەی ملپانینە هەی ظاڵمینە ئای لە ڕیسواییتان لەو ڕۆژەیە کە پاشای پاشاکان دێبێ حاڵتان چی بێ کاتێک کە پەروەردگار دێت ئەڵێن پەروەردگار هاو بەخۆی و عەرشەکەیەوە لەو کاتەیەتر کە چەند ناخۆشە بەڵام خوای گەورە حسابی ئیماندار و کافر لەو کاتەیە تێکەڵ ناکە کۆمەڵێکی زۆر لە ئەهلی ئیمان سێبەرێک دروست دەبێت لە بەری هەتاوە ئیتر ناهەتاو لیان نادا و گەرما لیان نادا ئەهلی ئیمان ئەکەونە لای ڕاستی پەروەردگار ئەهلی کافربوون و بێدینی و شرک و نیفاقیش ئەکەونە لای چەپی پەروەردگار یعنی خەڵکەکە بن بە دوو بەشەوە کە عەرشی پەروەردگار یەنن ئەیخێننە ناوەڕاستی خەڵک ئەوەی لای چەپ کافرن ئیماندارەکان جیاکرێنەوە خرێنە لای ڕاستەوە لەناو ئیماندارەکانە بەشێکی زۆریان ئەکەونە ژێر سێبەری عەرشی خوا